وەرگرتنی گەنمی جوتیاران بە نرخێکی کەمتر لە عێراق لەلایەن دوو کۆمپانیای حیزبیەوە کاردانەوەی لێ دەکەوێتەوە و سەرۆکی لێژنەی کشتوکاڵ لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەوە قۆڕەخکاریە بەرامبەر بە ماندوێتی جوتیاران دەکرێت. لە کاتێکدا عێراق یەک تەن گەرمی پلە یەک بە 620,000 دینار وەردەگرێت، بەڵام کۆمپانیەکانی قەیوان و خۆشناو لەگەڵ وەزارەتی کشتوکاڵ ڕێکەوتن یەک تەن گەرمی پلە یەک تەنها 475,000 دینار بێت. ئەوەی کە ئێستا هەیە لە قازانجی حکومەتە و لە قازانجی کۆمپانیاکانە کە قۆڕەخ کراوە و لە زەرەری جوتیارانیشە، بۆیە نرخێکی نەگونجاویان داناوە و بەڕاستی ئەو نرخە نییە کە پێی بکرێت پاڵپشتی کشتوکاڵ و پاڵپشتی جوتیاران و پاڵپشتی گەنمێکە جوتیار دەیفرۆشێتەوە، بەڵکو بە زیانی جوتیارانە و بە زیانی کشتوکاڵیشە بەڕاستی. ینی وردە وای لێ دێ ئەم سێکتەرش کە سێکتەرێکی بەهێز لە هەرێمی کوردستان دەکرێت ئێمە بکەوێن سەرپێی خۆمان و بژێوی هاوڵاتیانی کوردستانیش و عێراقیشی پێدابین بکرێ، واری دەکرێت کە قازانجەکەی بۆ جوتیار نەبێت جوتیار وردە و دوازدەم سێکتەرش بێنێ تەنها کۆمپانیەکان و هێندێک خەڵکی حکومەت قازانج بکە. بە فەرمانی وەزارەتی کشتوکاڵی هەرێم بڕیاردرا بە دیاریکردنی نرخی گەنمی جوتیاران و فرۆشتنەوەی لە دەرەوەی پرۆسەی وەرگرتنەوەی گەنم لە سایلۆکانی هەرێم و کڕینەوەی لەلایەن کۆمپانیای قەیوان لە سلێمانی و خۆشناو لە هەولێر و دهۆک. بۆ گەنمی پلە یەک بۆ هەر تەنێک 475,000 دینار دیاری کراوە، گەرمی پلە دوو 400,000 دینار، گەرمی پلە سێ 325,000 دینار. سەرۆکی لیژنەی کشتوکاڵ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی یاداشتێکی داوە بە وەزارەتی کشتوکاڵ و وەزارەتی بازرگانی لەسەر ئەوەی ئەو نرخی وەزارەتی کشتوکاڵ بۆ گەنم دیاری کردووە لە زیانی جوتیارانە و ناکرێت ڕەنجی ساڵێکیان هەرزان فرۆش بکەن. تاکە ڕێگری ئەوەیە ئەمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی نووسراومانە ڕازی هەردوو وەزارەتی کشتوکاڵ و وەزارەتی بازرگانی کردەوە پێمان ڕاگەیاندون کە ئەمە کەمەوە پێشنیاریەوەمان بۆ کردن نرخەکە بەرزکەنەوە، بەڵام ئەوە دەکرێت دەگەڕێتەوە سەر برازوتیارەکانمان کە دەکرێت ئەوان زەختێکی باش دروستکەن لەسەر ئەوەی کە ئەو نرخە لە ئێستادا ئەو نرخی کە دیاریان کردووە نرخێکی کەمە و لە چاو بەغدا و لە چاو بازاڕی ناوخۆیش، بۆیە ومێدەوارین ئەم کۆمپانیانەوە ئەمە کاری یەکەم ساڵیانە کە لە یەکەم ساڵ داوا بێ ئێمە تەمەنای ئەوە دەکەین کە ئەم نرخە بەرزکەنەوە، ئەگەرنا لە ساڵانی ئایندا پێم وایە ئەم کۆمپانیانە نرخی کەمتر پێشکەش دەکەن کەم بە بابەتە بۆیان بڕواتە سەر. پەرلەمانتارێکی عێراق کڕینەوەی گەنم لەلایەن ئەو دوو کۆمپانیایەوە بە نایاسایی دەزانێت و ڕای دەگەێنێت ئەگەر دواتر دەربکەوێت ئەو گەنمەی لە جوتیارانی دەکڕنەوە خۆیان بە پارەیەکی زیاتر بە عێراقی دەفرۆشنەوە، سکاڵای یاساییان لەسەر تۆمار دەکەن. ئێمە ئەگەر بزانین ئەم کۆمپانیایانە ئەیانەوێت گەنمی جوتیاران وەرگرن لێرە دوای بە سعرێکی کەم بیدەن بە سعرێکی کەم و بە سعرێکی زۆر بیدەن بە عێراق قبول ناکەین و لژنەی تحقیقی دروستەکەین و نایڵین یەک تەنەکە گەنمی ئەم دوو کۆمپانیا بڕاتە ئەوێ و غەدر لە جوتیارانی ئێمە بکرێت. ئەمە یەک دوو ئەگەریش بزانین ئەمانە دەیانەوێت بچن لە عێراقا ساقی بکەنەوە دوایی حکوومەتی عێراقی بەم بابەتە بزانێ وەکو چۆن لە 2014 کراو دوایی کاریگەری خراپی دروست کرد لەسەر پارەی گەنمی جوتیارانی سادە کە جوتیاری سادە بۆ هاتوو بۆ ئەوەی شتێکی دەستکەوێ، بەڵام کۆمپانیەکانی یەکێتی و پارتی غەدریان لێ کردبوون، ئەوەش ڕێگری لەکەین. ئێمە چاوەڕێیەکەین و بە نووسراوی ڕسمیش داوامان لە عێراق کردووە ئەگەر ئەو بابەتە پەیوەست بێ بە عێراق و بەی شێوە قبول ناکەین، ئەبێ عێراق لە جوتیارەکان بەڕاستەوخۆ وەریگرێ نەک بەدەستی سێ و بەدەستی دوو وەریگرێت، چکە جوتیارەکان خۆیان زەرەرمەندن. بەرهەمی ئەم ساڵی گەنمی جوتیاران بەهۆی وشکە ساڵیەوە لە ئاستی پێویستدا نەبوو. بڕی بەرەمێنانی گەنمیش بەراورد بە ساڵی ڕابردوو دابەزیوە، لە کاتێکدا پێویست بوو گەنمی ئەم ساڵ بە پارێکی زیاتر لە ساڵانی ڕابردوو لە جوتیاران وەربگیرێت، بەڵام وەزارەتی کشتوکاڵ نرخێکی کەمی لەسەر گەنم داناوە کە لە زیانی جوتیاران و قازانجی کۆمپانیاکانە. ڕامێ عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.